خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانە مەمشۆ بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ناوەناوە لە هەرێمی کوردستان ڕووداوی جۆرا و جۆر ڕوو دەدات. بەڵام دیاردەیەکە لەبری ئەوەی کە ڕەخنە لە کارەکە یان لە بۆچوونەکە بگیرێ ئەگاتە سەر لێدان لە شەخص. ئەمەش خەڵک و کەسایەتیەکانی نیگەران کردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سۆشیال میدیا هەواڵێک هەبوو کە ژمارەیەک مامۆستای ئاینی لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوون بە پارتی دموکراتی کوردستان. ڕەنگە ڕەخنەگرتن لەو کارە یان بۆ پشتیوانیکردنی ئەم کارە یان بە دیوە ئاینیەکەوە کە دین پیرۆزە هەر بۆ چوونێک گفتوگۆی لەبارەوە بکرێت تا شوێنێک ئاسایی بێ. بەڵام لێدان لە کەسایەتیەکان ڕەنگەمە بچێتە چوارچێوەی ئیرهابی فکریەوە. ئێمەش پرسیار دەکەین کە ئاخۆ چۆن ئەبێ ئێمە خۆمان ئەم بابەتانە لێکتر جاکەینەوە. میوانەکانی ئەم شەوی ڕەهەند لێرە بە ڕێز مامۆستا مەلا سامان سنگاوی مامۆستای ئاینی و وتارخوێن مامۆستا بەخێر بێ. هەروەها لە کەرکووکەوە مامۆستا مەلا گەیلان تاڵەبانی مامۆستای ئاینی کە یەکێک بولوانی لە ماوەی ڕابردوودا فۆکەسێکی گەوری سۆشیال میدیا و مێدیای لەسەر بوو. هەروەها بەڕێز هێمن کەریم ڕۆژنامە نووس و نووسەر. سوپاس بۆ هەر سێمیوانی عزیزم. سەرەتا لە مامۆستا مەلا گەیلانەوە لە کەرکووک دەست پێ بکەین. مامۆستامە پێشتر گفتوگۆیەکمان کردووە بەڵام بەم زامانە و کوردایەتی وەڵا نەمناسیتەوە. لەگەڵ مامۆستا سامانە باسمان کردەوە مامۆستا مەلا گەیلانە وتی ئەرە وەڵاوە زامانەی کردوتە سەری. مامۆستا سڵاو لێبێ بۆ چوونی بەڕێستا وەک مامۆستایەکی ئاینی لەسەر ئەو پرسە زاگەر تۆزێ زیادی کەن باش گۆم لێوێ سەوتی بۆ زیادکەن بۆ مامۆستا بۆ چوونی بەڕێزت لەسەر ئەو پرسە یعنی تێکەڵکردنی کەسایەتی لەگەڵ کۆمەڵێک بابەتی تر چۆن هەڵەسەنجێنی؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو بۆ هەموو میێوانە خۆشەویستەکانت بۆ هەردوو مامۆستا و بۆ ببینەران. بەڕاستی ئێمە ملەتی ئێمە با بڵێن بەشێکی بەڵکو ڕێژێ زۆرشی لە ئاستێکی نزمی کۆمەڵ ینی تێگەیشتنی ڕۆشنبیریە بۆیە تەنانەت هێرش دەکاتە سەر کەسەکان و ئیرهابی فکری بەکار دەهێنێ. ئیرهابی فکری بەخۆی بە حەقیقەت ئەوەیە کە تۆ ڕائیەکت بۆ خۆت هەیە بۆ چوونێکت هەیە ڕاکەی بەرامبەرت پێ قبول نییە و زۆر ئەکەی لە بەرامبەرت کە بێتە سەر ڕەئی تۆ ویان بە زۆرداری وای لێ ئەەکەیکەوە ئللا بێ ڕەیەکەی بەست تۆ تەواو بێ و بەرامبەرت بە هەڵەدا بنیت و هێرش بکەیتە سەری. تەنانەت ئەم ڕێژەیە لەوانەیە بە هەرچەنە خۆم مامۆسای ئاینیم بەڵام بەداخەوە دەیڵێم حتا لە ناو تەبەقەی ئیسلامیەکان زیاترترە با بڵێن. ئێستا بۆ نمونەت بۆ ئەهێنمەوە لە ئەوروپا بڕۆ زۆر ئاسایی ئەگەر کەسێ لە ناو حزبێکەوە دەڕوا بۆ ناو حزبێکی تر زۆر بە تەبیعی و نەوەکو ئەم کوردستانە گەورە دەکرێتەوە و نە ئاوا ڕقنەی لێ دەگیرێ و چونکە تۆ بەرنامە ئیشەکەت دەگۆڕی. تەنانەت لەمەیە بە حەقیقەت سەیر دەکەی بە ناو دینەوە هێرش دەکەنە سەرت بە ناو حەڵاڵ و حەرام و بە ناو کوفرکردن و کەوا ئەمە کوفرە و بە حزبی ئەلمانیان پێ قبول نییە بە تایبەتی حزبە ئیسلامیەکان و ئەمە بۆ خۆی ئیرهابێکە ئیرهابی فکریە ممارەسەی ئیرهابە بەڵام ئەو کەسە شعور بە خۆی ناکا بە حەقیقەت و بە تایبەتی ئینسان ئەبێ ڕۆشنبیر بێ حتا لە ئاینی ئیسلام ئێمە ئەگەر ئاین گرنگترە تەبعەن لە حزب لە بیر و بۆ چوون ئێمە حزب واتا بۆ خزمەتکردنە بەڵام ئاین عەقیدەیە و بۆ دوا ڕۆژە. لە ناو ئاینی ئیسلامدایە زۆرداری نییە کە خوای تەعالا بە ڕاشکایانە دەفەرمێ لا ئیکراهە فی الدین واتا زۆرە ملێ نییە لە ناو دینایە و دەفەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر حتا بۆ ئارەزووی و ئازادی داوە لە ناو دینەکە کە هەر کەسێ دەوێ مسلمان بێ ئازادی کردوە و هەر کەسێ دەوێ کافر بێ کافر بێ بەڵام لە دوا ڕۆژا سزایی هەیە لە دنیادایە زۆرە ملەیتیان نییە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گفتوگۆیەکایە یەگەڵ کۆمەڵێک کە قسەی دەکرد با بڵێن لە سەرکردەکانی قوڕەیش بوو تۆزێ ئسلوبی با بڵێن پێغەمبەری خوا ساسەم زیاد ئیلحاحی کرد بۆ ئەوەی داوایان لێ بکا ببێ بە مسلمان
خوای تعالی فەرمووی ئەوە بەکارمێنە یا محەممەد صلی الله علیه وسلم ئەفەتوکره الناس على أن يكونوا مؤمنين زۆریان لێ مەکە بە زۆرداری هەتا بە شێوازی قسەیش بێ تەنانەت نەخواسە ئەگەر ڕفتار بێ ئەوە هەر قبول نەکراوە بە حەقیقەت و تەنانەت ئێمە ئەمە ئەگەر سەقافەتی دینمان بێبێ ئەو مجتەمع موسڵمانە فێر بێ فێری ئازادیانە ببێ کە مرۆڤ ئازادە بە تایبەتی کە تۆ ئیمڕۆ لە ناو حزبێکایە دەڕۆی بۆ ناو حزبێکی تر تەنانەت شێوازی خزمەتەکەت دەگۆڕی لەوانەیە بەو بەرنا ئیمامەکانی ئێمە لە دنیادایە ئیمام شافعی هەر خۆی وەکو ڕەئی خۆی دوو جار ڕەئی گۆڕیوە لە ژیانی خۆیایە با بڵێن زۆر تەبیعی بووە و ئاسایی بووە بە حەقیقەت بڵێ ئەمە وەکو پێناسە و ڕوون بەڵێ مامۆستا گفتوگۆی زیاتر لەبارەوەکەی مستەلەحی ئیرهابی فکری بەڵێ مامۆستا بەلا سامان بۆ چوونی بەڕێزت لەسەرەوەی کە تێکەڵکردنی ڕەفتارەکان بە شکاندنی کەسایەتیەکان بەتایبەت بە لە دینی پیرۆزی ئیسلام. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ ئەم دەرفەتەوە بۆ ئەم بەرنامەیە خۆشحاڵم کە بە خزمەتی مامۆستا گەیشتین مامۆستا شێخ گەیلانی و ئەو برا بەڕێزەیش دیارە شکاندی کەسایەتیەکان لە شریعەتی ئیسلامە یەکێک لە تاوانە هەرە گەورەکان بۆ نمونە خوا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم. پەروەردگار ئەفەرمێ ئێوە جنێو بە بتی کافرەکان ئیلاه و پەرستەوی کافرەکان مەدەن لەبەر ئەوەی ئەوانش جنێو بەخواکەی ئێوە ئەدەن. یعنی لێرەدا ئیسلام پێمان ئەڵێ ئیلاه و بت و خوای کافرەکان تۆ دروست نییە جنێیان پێ بدەیت. تەنانەت حتا لە حەدیثی صحیحی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تسبوا الشيطان وتعوذوا بالله من شره. ئەفەرمێت تەنانەت جنێو بە شەیطانیش مەدەن کە شەیطان هەموو تاوان بە مرۆڤەکان ئەکا دروست نییە تۆ جنێوی پێ بدەیت بەڵام پەنا ئەگری لە شەڕ و لە خراپی شەیطان. بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین لە سۆسیال میدیا کە ئەو هەموو جنێ و تەشیر و قسە بەڕاستی ئەمە حتا مبرر و پاساوی شەرعیشی بۆ ئەدۆزنەوە ئەمە بەڕاستی زۆر دوورە ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء کە ئیماندار هەرگیز بانی پیس نییە تانت نادا تەشەر نادا جنێ و نادا. ئەگەر مامۆستایەک یا ئەگەر کەسایەتیەک ئەگەر بکەوێتە ناو هەڵەوە باشتر تۆ دەستی بگری نوسع و ئامۆژگاریکەی چکە قورئان ئەفەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. سيري قورئان فێری چ ئەدەبێکمانەکە مەسەلەن جەنابەت لەمەوە ڕابردوو من و تۆ دەمێکە دۆستین بەتاکید قوربانی دەستی سۆشال میدیا مەسەلەن بۆ چوونێکە دەوت باسی تۆیان ئەکرد لیان مەسەلەن نەک لە بۆ چوونەکە جوابی بۆ چوونەکە جوابی بۆ چوونەکەی منیان نەئەدایەوە بۆ خۆم هەرچەندێک لەو بەشێک لە بۆ چوونەکانە من تۆ بم لەسەری کرد و پەشیمان بوومەوە بەڵام لە خودی شخصی خۆمیان نەدا حتا دەستیان ئەبر بۆ خانەوادە و عایلە و خێزان و ماڵ و مناڵم یعنی یانویست لەو ڕێگەیەوە لە شخصیاتم بن وەکو کردیشیان بەڕاستی کوشتنی شخصیاتەکان کوشتنی کەسایەتەکە لە کوشتنی خودی مرۆڤەکە زۆر زۆر خەتەرترا چکە ئەو کوشتنی شەخصی ئێمە دوو جۆر کوشتمان هەیە کوشتنی ئینسان هەر بیکوژیت و بیمرێنی تۆ تەواو بێ ژیانی کۆتایی بە ژیانی بێ و کوشتنی کەسایەتی ئینسانمان هەیە بەڕاستی ئەو جنێودان و تەشیرە کوشتنی ئینسانە کەسایەتی و ئینسانیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ إلا على رجل إلا کەسێک کە پیاوێک کە تەشیری پێکرێ کە جنێوی پێدرێ عرض أخيه المسلم فهو ظالم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە زاڵم مستەمکار پێناسەی کردووە کەسێک عرزی مسلمانێک شخصیەت و کەرامەتی مسلمانێک ئەشکێنێ چیەکە سوکایەتی پێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەوە ستەمکار و زاڵمە. ئێمە زۆر جار قساکەن دەڵێن دەسەڵات زوڵمی کردەوە زاڵمە بەڵام زۆر جار ئێمە خۆشمان بەشێکی لەو مستەمە کاتێ تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ کەسایەتی مسلمانێک لە کەدار ئەەکەی ئەشکێنی پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه و سلم فهو ظالم ئەو کەسە ستەمکارە. بۆیە ئێمە وەکو عەرزم کردی هەر کاتێک من ئەگەر کەوتمە هەڵەیەک و مامۆستایەکی ئاینی کە کەوتە ئێمەش مرۆڤین کاکەزانە ئێمەش مرۆڤین كل بني آدم خطا هەموو مرۆڤەکان تەنها کێ معسوومە پێغەمبەر صلی الله علیه و سلم معسوومە و کە هەڵە ناکا بە تایبەتی لە تەبلیغی ریسالە باقی مرۆڤەکانی تر هەڵەکە هەمومان معرضین بە هەڵەکردن بەڵام باشترین کەس و کەسێک کە تەوبە بکات لە هەڵەکەی ئەو کەسانی کە لە باتی ئەوەی دێ شخصیەتی من ناشرینەکە جنێو بە خودی خۆمەدا لەسەر ئەوەی کە کارێکی خراپم کردووە دێ کارەکەی ئیدانە ناکە دێتە سەر شخصیەت و کەسایەتی خۆم بەڕاستی لە باتی ئەوەی ئەوە بکەن دوعایەکی خێر بۆ بکەن زۆر باشە دەست بگرن ئامۆژگاری بکەن باشە چکە پێغەمبەر ئەفەرمێ ئەنسوڕ ئەخاکە ظالما ئەو مەظلومە ئەگەر من زوڵمێکم کرد تاوانێکم کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ دەستی بگرە
نەسیحەت و ئامۆژگاریکە زۆر جان نەسیحەت و ئامۆژگاریکردن کاریگەری و تەسیری ئەبێ لەسەر تۆ بەڕاستی من بە جنیە و قسە و تەشهیر ڕەنگە باش نەبم بەڵام بە نەسیحەت و ئامۆژگاری باشە بم چونکە ئیسلام وا ئێمەی فێر کردووە کە دایمەن دەستی براکەمان بگرین ئەگەر هەڵەیەکی کرد دەستی بگرین بۆ ئەوەی ئەو هەڵە دووبارە نەکاتەوە و نەچێت تەناو ئەو هەڵەوە ئەمە بەڕاستی باشترین میکانیزم بۆ گفتوگۆی زیاترەکەی مامۆستا بەڕێستان کاکێ من وەکو نووسەرێک وەکو ڕۆژنامە نووسێک ئەو ئێرهابە فکری زۆر جار بەرامبەر بە بۆچوونی کەسەکان ئەگاتە سەر شەخسیەت شکاندن هەڵسەنگانی تۆ چیە بووی سەرەتا بەنای خۆی گەورە میهرەبان بە خێراتنی هەردوو مامۆستای بەڕێزەکەم دەڕاستیە من ڕەنگە بە دیوێشتر بە جانبێشتر کاکزانە قسە لەسەرم بابەتەکە من بڕوانجی کاکێ من گاتە لای هاوڕێن بەڵێ بەڵێ من بە دیوێشتر دەمێ قسە لەسەر ئەم بابەتە بکەم کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکە تا ئەم چرکە سادە بڕام هەیە کە کۆمەلگەیەکی تا ئەندازێک شێواوین لە ڕووی دەرونیەوە شێواوین لە زۆر ڕۆ ئێمە ستاندارد ینی ناتوانین لەسەر قاچەکانی خۆمان بۆسین ئەمەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک ئەتوان بڵێم بابەتی ئاینی و بە دیوێشتر بابەتی سیاسی و کۆمەڵش تێکەڵ بوون بەسەریەکە من تەنها لەسەرم دۆسەیەک ئێسامێ قسەی لەسەرکەم دۆسەیەکە تایبەت بەم بابەتە مێ قسەی لەسەرکەم چکان مۆزوعێکی مامۆسایەکی کۆمەڵی مامۆسای بەڕێزی ئاینی بانگراوندی فکری حیزبەتیان گۆڕیوە لە حیزبیەکەوە کەڵی یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ حیزبێشتر کەی پارتی دیموکراتی کوردستانە واتە بانگراوندی ئاینی خۆیان نەگۆڕیوە ئەمە ئەبێ ئێمە ئاوا تەفسیریکەین ڕەنگە هەندێک پرسیار هەبێ هەندێک قسە هەبێ هەر بۆ هەردوو مامۆسای بەڕێز کاکزانە هەندێک شت هەبێت تەشیر نییە یعنی کۆمەلگە پرسیاری هەیە بەڕێزان تۆ 20 دانە ساڵە لە حیزبەکە مامەڵا ئەەکەی 20 دانە ساڵ لەم حیزبێ هەر بەناوی خواوە جەنابەت قساکەی ڕۆژ لە ڕۆژان مینبەری ئەم حیزبە لە تۆ دانەخراوە ڕۆژە لە ڕۆژان نەهاتوی فتوایەک بێ کە دژی ئاینی ئیسلام بێ کە بە زۆر بە تۆ درابێ ڕۆژە لە ڕۆژان دەمی تۆیان ببوورە بۆ شکاڵم نەهاتون ئەگەر نهاتون کتێبێکی مەسیحیت بنێ بڵێت تۆ بە ناوی ئیسلامی و لە سەبابەتی مەسیحی فتوایەکمان بۆ بە سوزانم تێکەڵکردنێک کۆمەلگە پرسیاری هەیە ئەی تۆ چەند وەختە قسەت کردووە حیزبێ پرسیارانە ڕەنگە ئاسایی بێ بەڵام شکاندنی شخصیت یان گەیشتنە سەر کەسایەتەکە ئاساییە نانە ئەخم جە من ئێسم ئەمێ جایکەمەوە هەندێک شتێت تەشهیرە بە فعلی من هیچ لەگەڵی نیم و پێویستیش ناکە بەرنامەیەک بە بڕای من بۆ بابەتانە تەرخان بکرێت چکا پێم وتێمە کۆمەڵی کێشەی دەرونیمانێ لە کۆمەلگایە ئەمڕۆکەش خەڵکانێکمانەیە نەخۆشن ناو کۆمەلگایە و ئەگەڕێن لەسەر جادا ئەڕۆن کۆمەلگە کێشەی هەیە ئەنە ئاشکال قسا کەشتی بێتە قبول نادرێت جنێوە دێ مامۆسای ئاینی نییە کاکە بە نووسەر جنێوەیەن بە شاعیر جنێوەیەن بە سیاسیەکانمان جنێوەیەن من بڕوام وایە ئێمە بێ تۆزێ گەورەتر لە قەزیەکە بیرکەنەوە بەڵام کۆمەلگا پرسیاریە کاکزانە بێ هەڵوێسی و بێ ئاگایی یعنی لە ناخی کۆمەلگا تو ڕەبوون دروستەکە تو ئاگات لە کۆمەلگانیە چی ئەگوزارێ یەی پێم نەڵێ خەباتێک کە ئەگوێزیتەوە بۆ شوێنێکی تر خەڵک پرسیارەکە خەڵگەڵێ بۆ وات کرد ینی بۆچی وەرە تێمان گەێنە ئەگەر جەنابەت چەند دانە ساڵە تۆ هەڵی چەند دانەسان لە ڕووی سیاسیەوە کەس مەخسەم کێشە و مەشاکیلی تو هەبووە لێما تێک نەچێشێتی نیشتمانی کوردستانیش حیزبێکە زۆرترین شەهیدی هەیە تۆی ئەیگوێزیتەوە تۆ مامۆسایەکی ئاینی مامۆسای ئاینی کە ئەیگوێزێتەوە کۆبێت ئەبێ وەڵامی کۆمەلگا باتەوە پێم بڵێ هۆکارەکەی چییە هۆکارەکەی چییە کە تۆ تا 2 مانگ لەمەوە پێش بە شانوباڵی حیزبێکە هەڵەیی دوجار ئێستا ئەیگۆڕیتەوە لایەنێکیتر لە کاتێکە ئەم گۆڕانکاریە هەیە کاکزانە ئێمە وەزارتێکمانە پێوتی وەزارتی ئەوقاف باشە ئەم وەزارەتی ئەوقافە بەلایانی کەمەوە 32 پۆستمان هەیە تێیدا زۆرینەی پارتی دیموکراتی کوردستانە زۆرینەی بڕیارە ئاینیەکان لەلایەن وەزارتی ئەوقافەوە دەرەچێت کە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی زیاتر هەیە وەک لە یەکێتی نیشتمانی کوردستان باشە کە ئەچوویتەتە ئەوێ یان کە ئەڕۆیتەوە بۆ ئەمێ بۆ ئەو بابەتە کۆمەلگە ئەمە پرسیارەکەیەتی چیتان کردووە ئەتوێت چی بکەیت ئەتوێت چیمان پێ بڵێ چشت دەقێکی ئاینی هەیە کە تا ئێستا تۆ نەتوانێت بیڵێیت و ئێستا دێت لەم حیزبایە پێمان بڵێ بابەت حیزبایەتی زۆر ئاساییە من ڕێز مامۆساگەیلان لەسەر سەرمە بەڵێ لەگەڵ و قسەیان بۆی هەیە سیاسەتکە بۆی هەیە کەس دەسی نەگرتو زۆر ئاساییە بەڵام بابەتەکە ئەوەی ئیمان گۆڕین فەرقێکا لەگەڵ حیزبایەتی گۆڕین من ویستم ئەمە مامۆسا ئەگەر من لی نازانم بەڵام هەڵبەتە ماوتی مامۆسای شافعی ینی هینەکەی خۆی گۆڕیوە ئەکرێ هەڵوێستەکان جیاواز من لە دەقی قورئانی جا بابەتەکە ئەمێ کاکزانم دوای در قسە لەسەرەکەم کۆمەلگا پرسیاری هەموو پرسیارێک تەشیر نییە بەڕێزان
هەموو شتێککە بە ڕوبەڕوو دەبینەوە تۆ پرسیارانە لەگەڵ ئەو تەشیرانی کە ئەکرێ بە مامۆستا و بە مامۆستا مەلا سامان و بە من و بێکی تر جیاکەیتەوە بەڵێ باشە من لەگەڵ تەشیرم خۆبار دوو مامۆستای بەڕێز سێ بگەن هەردوو مامۆستای بەڕێز خزمەتی زۆر گەوریان بەم کوردستانە کردووە ئێمە تی ئەگەین لەسەر ئەو بابەتە ئەمانە ڕەنگە ئێمە زۆرنەی کۆمەلگا ئیسفادیان لە قسەکانی کردوێ بەڵام پرسیارەکان گرنگن کۆمەلگا منەڵێن لە ناخی کۆمەلگا تێبگەن تۆ لە پڕا هەڵوێستێکە ئەگۆڕی دێی دەڵێ من ئەمڕۆکە دەسمە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە کە ڕێم بۆ خۆشەکە کە دەتوانم خزمەتی زیاتری ئاینی پیرۆزی ئیسلام بکەم ئەی چەندین خەڵکی مسلمان لە ناو حیزبەیە هەیە یعنی ئەوان ناتوانن خزمەتی ئاینی ئیسلام بکەن یعنی با مانایشتم لێشێتی نیشتیمانی کوردستان لەکوێیە ڕێگری لە ئاینی ئیسلام کردووە لێشێتی نیشتیمانی کوردستان لەکوێیە هاتووە شتێکی کروکە مامۆسای ئاینی زۆر خراپ بوو بێ من ئەمەیە بە تەواتی ڕوونیکەمەوە ئەو حیزبی مامۆستا گەیلان ئێستا چۆتە ناوی هەرو حیزبەیە کە ڕیشی مامۆسانی ئاینی سووتان هەرو حیزبەیە تعدای لە کچێکی حەو ساڵانە کرد لە ناو پایتەختی ئەولێرە باشە کە ماڵەکەشیان دەربەدەرکە ئەو حیزبەیە کە ئێستا چەندی ڕۆژنامەنووسی بادینانی گرتووە باشە ئەمانە بۆ هەڵوێستیانە خەڵک لەسەر ئەماناڵێ من بۆیە مامۆستا گەیلان ئەتوانێت ئەمڕۆ چۆتە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە پەیامەکەی ناگەێنێ زۆر ئاسایی بەیانی بڕواتەوە بەڵێ زۆر باشە با پرسیارانی بەڕێزت بەجیاکردنەوە لە ئێرهابی فکری ئاراستی بەڕێز مامۆستا مەلا گەیلان ئەمەیە کە کۆمەلگای تووڕەکوورەکانە ئەمە قسەکەی من زۆر باشە مامۆستا مەلا گەیلان ینی سەرەتا ئەگەر ئەوەی کە زۆر دەنگدانەوەی هەبوو ئاساییە کە مامۆستای ئاینی مەسەلەن کاری حەزبایەتی بکات دووەم مەسەلەن ئەوەی کە بێوترێت لە پارتی بوونەتە یەکێتی ببوورە لە یەکێتی بوونەتە پارتی ینی مۆبەڕیر چییە بۆ ئەم بابەتە ینی ئەوەی کەوتراوە لەکوێ ئێوە بریندار کراون لە ڕووی کەسێتیەوە قوربان گیان ئێمە طبعاً کە 20 ساڵە خزمەت دەکەین لەم ڕێبازە وا دیارە طبعاً گەیشتینەتە نقطەیەک دەرگا لە ئێمە داخراوە لە هەموو ڕوویەکانەوە بۆی بتوانین ئیشی خۆمان بکەین بۆیە ئێمە دەرگایەکی ترمان بۆ کراوە بوو لەو دەرگا کراوەیە توانین ئیش زیاتر بکەین لە چ ڕوێکەوە داخرابوو بەڕێز مامۆستا مەلا گەیلان لە چ ڕوێکەوە داخرابوو دەرگا لە ناو یەکێتیا بۆ نمونە ئێمە بەو مەرجە قوربان ئێمە بەو مەرجە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشمان کردووە کەوا ئەبێ ئێمە ڕاوێشکار بووینە بە قسەمان بکەن حسابێکمان بۆ بکەن بەڵام هەر شتێکیان کردی بێ لە بواری ئاینایە نەگەڕاونەتەوە بۆ ئێمە حسابێکمان بۆ بکەن پرسمان پێ بکەن تەنانەت وەکو باسی پۆستی کرد مامۆستا پۆستەکانی وەزارەت با بڵێن لە کەرکووکیش پۆستەیە بە حەقیقەت پۆستی ئاینی ئەو پۆستە ئاینیانە تەنانەت دایمەیەکێتی ناڵێم ئێستا ئەم جارە با بڵێن بەڵام جاری ڕابردوو پێش و دایمە داوێتی بە کەسێک ئێمە مامۆستای ئاینی عیبدار کردووە تەنانەت جاری پێشوو لە بیرتانە هەموو کورد دەزانێت لە کەرکووک با بڵێن کە ئێمە ڕازی نەبووین بەو پۆستاینیە بدرێتە شەخصێک بەڵام درایە شەخصێک پاشان لە یەکێتی گەڕایەوە و 8,000 دەنگی سووتان لە کەرکووک بووە هۆی ئەوەی کەوا کورسیەک لەم شارە بفەوتێ با بڵێن ئەمە یەکێکە لەو کێشە و گرفتانە لە لایەکی ترەوە پیاوێکی کۆنە باسی هێناوە کردووی بە بەرپرسی ئێمە لە شارەکەیایە با بڵێن لە ناو مەکتەبی سیاسی کەرکووکایە ئەوێ هەتا دوێنە بەعسێتایەتی کردووە پیاوی عزە دووری بووە ئێمە ببین بە ئەندام لە ژێردەسی ئەو پیاوە ئەمە دووەم هۆکارە وابزانم ئەم دوو هۆکارە بەسە باشە لە ناو پارتیا ئەتانەوێت چی بکەن وەکو مامۆستایەکی ئاینی لانی پارتی طبعاً بايخی بە ئاینی ئیسلام داوە وەکو پۆستەکان و وەزارەت کە وەری گردووە بۆیە ئێمەش ئەو لایەنەمان هەڵبژاردووە ئیمڕۆ گۆڕانکاری بە دەسەڵات دەکرێت برای بەڕێزم ئێوە شەخصی ئەکادیمین مسەقەفن تێدەگەن مامۆستا نابێ بەس کۆمەڵێ مامۆسا بڵێ لەوانەیە چاکسازی بەس بۆ ببینێ لەسەر مینبەرەوە بەڵام ئێمە بیر و بۆ چوونمان وایە گۆڕانکاری هەندێک جار بە سوڵتە و دەسەڵات دەکرێت بۆیە ئەو سوڵتە و دەسەڵاتە زیاتر کەوا پارتی دیموکراتی کوردستان بايخی داوە بە ئاینی ئیسلام طبعا یەکێتی بۆ پۆستانی وەرنەگرەوە بۆ حزبە ئیسلامیەکان وەریان نەکردووە بايخیان پێنەدا خۆیان داوایان نەکردووە و ئیلا ئەمە لە کاتی حکومەت تەشکیلکردنایە هەمووی ڕێککەوتنە
پارتی تەنازولی کردووە لە بەرامبەر ئەوەی ئەم پۆستانە وەرگێ کۆمەڵێ پۆستر بداتە حزبەکان و لایەنەکانی تر با بڵێن بە حەقیقەت پارتی دیارە باویخی زیاتر داوە بە ئاینی ئیسلام بە مامۆستایانی ئاینی و تەنزیم و نیزامیان هەیە و ئەو کەسانەی کە دائنا لە ئەو شوێنانە لەو پۆستانە بە فلتەرێک تێتە بەڕێ کەسایەتین کەسێکی وانین زەرەر بدەن لە ملت زۆر کۆمنتیان لەسەر ئەو مامۆستا مەلاگەیلان دەرزی وەرنەگرت طبعاً بەڵێ مامۆستا مەلاگەیلان ببوورە چەندین کەس ناڵێم یەک کەس بەڵێ مامۆستا مەلاگەیلان وتیان زیاتر ئێوە بۆ خەڵک وتی من لە کەوانەیەکە وتیان ئێوە بۆ پۆست و پارە چونەتە ناو پارتیەکێتی بڕەموچەیەکە بۆ بڕاوە لەبەر پۆست و پارە و مامۆستا ئەو بەڕێزانی کە چونەتە ئەوێ وەڵڵی برای بەڕێزم من خۆم نەپۆستی حزبیم هەیە نەپۆستی ئیداری میشەیە لە ناو یەکێتی نیشتیمانی هەتا لەبەر ئەو دووشتە وازی لێ بێنم بەڵام بە قسەمانیان نەکردووە و موچە بڕین ئەسڵەن لە ئارایان نییە چونکە من موچەیەکی ڕسمیم نییە ئەوە جایە لە کاتی بانگەشە من شەو ڕۆژیشم کردووە ماوەی ئەو ساڵە پارەی بنزین و سیارە و شتێکیان داوە ئەوە نەک وەکو موچە وەکو با بڵێن بە خزمەت بە پرۆژەی هەڵبژاردن بکەم ئەوە موچەی پێ ناڵێن قوربان ئەمما موچە ئەوەیە تۆ حزبیبی لە مەڵباند لە مەکتەبی سیاسی پارەت هەبێ من ئەو شتانەم نییە هیچی لە تەوەرە کۆمەڵایەتەکان بوختیان دەرەکەن ئەڵێن هەشت موچێ هەیە و چواری هەیە و شەشی هەیە و ئەمانە هەمووی طبعاً فشاری حزبێکە ئەی خاتە سەر ئێمە لەوانەیە هەر بە سەراحەتیش بڵێم هەتا دوێنە ئێمە خزمەت با دەکرد لە ناو ئەم حزبە ئەبێ کە ئیمڕۆژ ئێوە لە ناو پارتیاتیان بۆ کردوون مامۆستا مەلاگەیلان لە ناو پارتیاتیان بۆ کردوونەوەی کاکێ من لە پرسیالە کۆمەلگا و پرسیارانەی هەیە لە ناو پارتیاتیان بۆ کردوون بەڵێ پارتی ئامادەیی بەخشیوە بەوەی کەوا ئینشاءالله کۆمەڵێ پرۆژە بکەین خزمەت بەم شارە ئێستا باس ناکرێت چونکە جارێ با بڵێن هەتاوەکو سەر دەگرێ ئەو پرۆژانە بۆ خزمەتی شخصی خۆم نییە وەکو مەلاگەیلان بەڵام بۆ خزمەتی مامۆستایانی ئەم شارەیە با بڵێن کۆمەڵێ بەرنامەمان هەیە ئینشاءالله ئەو بەرنامەیە بۆ خزمەتی یەکەم با بڵێن کەرکووک و کەرکووکەکان و پاشان بۆ ملەتی کوردە با بڵێن و بۆ مامۆسای ئاینی دەوتەکانە بە حقیقەت ئینشاءالله بۆ ئەو بوارەیە خزمەتی ڕیش یەکێکە لە سونەتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کاکێ من لێرە کوکو نووسەر و ڕۆژنامە نووسێگەڵێ بەڕێزت کە چوویتە ئەو حزبە مەسەلە مەبەستی پارتیە ڕیشی مامۆستای ئاینیان سووتان تۆ تعبیر یان قبول چۆن پێت قبوڵە بێت لە حزبێکا بێ کە ڕیشی مامۆستای ئاینی بسووتێ درابێ ئەوە قسەی کاکێ من ئەیکەم بە پرسیان ئەزادی چۆنە برای بەڕێزم هەر حزبێک ئێستا بۆ نمونە زۆر جار هەتا لە ناو حزبەکانی ئیسلامیەکانیش کە کارمەندێک کە کارێک دەکا ئەو کارمەندە بەرپرسە لەسەری نەک تۆ دەستەی سیاسی هەموو حزبێک کەم و کورتی هەیە وطبعا ئەگەر بێت و ئەوە باز بکەی لە ناوێکێتیش هەبووە لە حزبەکانی تریشە بووە ئەی باشە بۆ مەسەلەن بۆ نمونە خۆ حتا حزبە ئیسلامیەکانی تر بە ناو جیادەوە شەڕیان ناکرد خەڵکیان دەکوژ با بڵێن ئەوە بۆچوونەکەی خۆی تەواوە لای خۆی بۆچوونەکەی تەواوە ئەوە بۆ نمونە ئەو تون ڕەوانە کە پێیان قبول نییە بە ناو ئیسلامەوە خەڵک سەر دەبڕن خەڵک دەکوژن ئایا ئەوە ڕاستە نەخێر ڕاست نییە بەڵێ مامۆستا پرسیارێکی تر هەبوو کە بۆی دوان پەیامەکە بگات مەسەلەن وتیان بەشێک لەو مامۆستایانە وتیان هاتن سەر سۆشیال میدیا وتیان ئێمە ئاگادار نەبووین وتیشیان بەشێکیان 150,000 بۆ خستینە زەرفێک و داوەتێکیان کرد وتیان تەواو ئەمە پارتی بوونەکە بوو ئەمە ڕاستە؟ طبعا برای بەڕێزم ئەوە زۆر عیبە ئەو پڕوپاگەندانەی کە دروستی دەکەن بۆ ئێمە ئەو مامۆستایانەی کەوا هاتبوون لە ڕێگاوە بە سیارەی خۆیان با بڵێن تۆ بڕۆیتە ماڵی غەریبێکیش ماڵی کەسێک چە من بێمە ماڵی تۆ هەر نیوەڕۆ بێ ئەڵێ ئەبێ نانێک لای من بخۆی با بڵێن ئێمە کە لەمێوە لە کەرکووکەوە ڕۆیشتووینە کۆبوونەوەمانە بووە کۆبوونەوەی سیاسی کۆبوونەوەیەک بووە کە بۆ مەسلحەتی ئەم شارە با بڵێن پێکەوە نانێکمان خواردبێ ئەو نانە با بڵێن ئەوە معناوە نەیە ئێمە خۆمان فرۆشتووە بۆ نانێک ئەوە لە یەکدانەوەی گەر ئینسانێک بێ لەوانەیە نەخوێنەوار بێ تێنەگەیشتوو بێ با بڵێن ئەمما ئینسانێکی عاقڵ
ئەوە زۆر شتێکی ئاساییە ئێمە مەبەستمان خواردن و پارە نییە با نەبرێتە ئەو خانەیەوە بە حقیقت ئەگەر من مەبەستم منسەب وایە لە دوا دەرچوونما با بڵێن منسەبی مدیر عامم بۆ عرسکرا لە ناو یەکێتیایە من قبولم نەکرد وازم هێنا و دەرچوم چونکە کۆمەڵێ شتێ زدی مەبدەئی منە بە حەقیقت بەڵێ مامۆستا زۆر باشە بۆیە بەو بەرنامەیە رازی نەبووم بۆیە وازم هێنا و زۆر ئاستی گواستنەوەم زۆر باش مامۆستا ئەگەر ڕێمەولات لەگەڵ مامێنیت مامۆستا مەلا سامان دینی پیرۆزی ئیسلام و مەراسیمەکانی کە ئاینی پیرۆزی ئیسلامە یعنی شتێکی عالەمیە 1400 ساڵ پێش ئێستا ڕێچکەی بۆ مرۆڤایەتی دیاری کردووە بەتەئکید ئێمە ئێستا لە ململانەی سیاسیە خۆمان دۆزیوتە بۆی تەشیر بە مامۆستا مەلا سامان و مامۆستا مەلا گەیلان و مامۆستا هەر مەلایەکی تر بە پیرۆزی خۆیان لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامە بمێننەوە ڕەوایە مەسەلەن ئەم ململانەیە مەسەلەن یان ئەو کە خەڵک ئێڵێ سەنگەر گواستنەوەی مامۆستایانی لەوێ بۆ ئەوێ و ئەمانە لە ڕوانگەی دینیەوە لە تۆم ئەوێتن کە زانە ئێمە وەکو مامۆسای ئاینی بەڕاستی مینبەرێکمان هەیە کە ئەتوانم بڵێم پیرۆزترین شوێن مینبەرە من وەختی خۆی زۆر پیان وتم کە خۆت کاندیدکە حتا لەناو بزنەوەی گۆڕانە لە شوێنی ترکە خۆت کاندیدکە بۆ پەرلەمان خوا شایەتە ئامادەیم تیان نەبووتم کاتێک من خۆم کاندید ئەەکەم هەموو دەرگاکانم لێ بگرن مینبەرەکەی پێغەمبەرم لێ بسەنەوە صلی الله علیه وسلم من ئەو مینبەرێکە مینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو شتێ لای من پیرۆزترە تەنانەت لە پەرلەمانیش لای من پیرۆزترە هەتا خاوەنی مینبەری پێغەمبەر بم صلی الله علیه وسلم ناسمەی شوێنێکەوە ئیسلام لە هەموو شتێک لای من پیرۆزتر و مقدسترە ئەو دینە و قورئانە لە هەموو حزبێک گەورەترە بە دڵنیاییەوە بەڵام کاتێک کە مامۆستایەکی ئاینی ئەچێتە ناو حیزبەوە ئایا ئەمە تاکێ دروستە یاخۆ تاکێ دروست نییە ئەمە پرسیارەکە لێرایە جەوهەری پرسیارەکە لێرایە لێرە دوو حاڵەتمانەیە هەر مامۆستایەکی ئاینی دڵنیام جنابی دکتۆر گەیلان لەگەڵمایە لەما هەر مامۆستایەکە ئەچێتە ناو هەر حیزبێک و هەر کەسێکی ئاینی ئەچێتە ناو حیزبێک و حیزبەکە حیزبێکی ئیسلامی بێ یاخود حیزبێکی علمانی بێ لە دوو حاڵەتا دروستە لە حاڵەتێکە تۆ قدرە و توانان هەبێ گۆڕانکاری دروستکەی بە مەسلحەت و قازان بەسەر میلەتەکەتا یعنی تۆ ئەو قدرێت هەبێ ئەو توانایەت هەبێ گۆڕانکاری لەو حیزبا دروستکەی لە ڕێگەی ئەو حیزبەوە خزمەتێکی باش بە هاوڵاتیانی ئەو وڵاتە بکەیت ئەمە زۆر گرنگە چونکە قورئان کاتێکە یوسف عەلەیهی سەڵات وسەلام دێتە ناو دەسەڵاتی میسرەوە کە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی کوفرە لێ خۆی داوای دەسەڵاتەکە قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم ليرە خۆی داوای دەسەڵاتەکە حتا لە ئیسلاما داواکردنی دەسەڵات و منسەب و پلۆپایە دروست نییە هەر سحابەیەک داوای هەر پلۆپایەکی بکردە پێغەمبەری خوا سەڵ ڕەتی ئەکردەوە پێغەمبەری خوا خۆی کەسەکان و خەڵکی دڵسۆز و پسپۆڕی هەڵبژات بۆ شوێنە مناسیبەکان لێرە حەزەتی یوسف دێت لە دەسەڵاتێکە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی کوفرە لێرە خۆی داوای پۆستەکە داوای منسەبەکە ئەزانێت دەسەڵاتێکی دراوە پێ قودرێکی دراوە پێ و ئەزانێت توانای هەیە کە ئەو میلەتە لە قەیرانێک ڕزگارکە کە ڕوبەڕووی گرانی و قاتە ساڵی 7 ساڵ ئەبێتەوە لێرە یوسف ئەم منسەبە وەرئەگرێ کە بە مستەڵحی ئەمڕۆ وەزارەتی دارایی لەبەرەوەی خۆی ئەڵێ ئینی حەفیظ علیم من هەم پارێزەرم پارێزگاری لەو سەرۆت و سامانە ئەەکەم دزی ناکەم هەم عەلیم و ئەیزانم چۆن ئەو پارێ سەرفەکەم بە هەدەری نادەم تەخشان و پەخشانی ناکەم بەشێکی بۆ خزمەکەی خۆم و بەشێکی بۆ دارودەستەکەی خۆم و ئەوەکەی لێ بە بەشکەم بە عەدالەت تەوزیعی ئەەکەم فعلەن گۆڕانکارێکی وای دروست کرد 7 ساڵ کە ئەو وڵاتە ئەوای ڕوبەڕووی قەیران ببوایەتەوە ئەو 7 ساڵە و قەیرانی نەهێشت و ئەو گۆڕانکاریە موهیمەی دروست کرد هەر یەکێک لە ئێمە کاتێک دروستە کە بچینە ناو حیزبە و بتوانین نەک بۆ بەرژنەوە دوو مەسلحەتی خۆمان بێت چونکە ئەو کاتێک کە تۆ چوتە ناو هەر حیزبێکەوە ئەگەر ئیسلامی بێ و ئەگەر حیزبێکی ئەلمانی بێ کە چوتە ناو هەر حیزبێکەوە تەنها بۆ بەشێک لە دنیا ئەو کاتە دروست نیە و حرامە چونکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لا يصيب من دنياهم شيئا إلا أصابوا من دينكم مثله أفرمي تو أشيت ناو هر حزبك بو بشك لبارو سروت وسامان إلا أو جهات أو لا أنا بشك لو دين اللي أسني بأندازي أو باري كتوري أجري بأندازي أو سروتي كتوري أجري بأندازي أو امتيازي كتوري أجري أو عند دين اللي أسني تبون نمونة فتوات بيدا فأفتوهم بما يشتهون تو أبي
پۆستێکە دۆرگتۆ لە حیزبە بەڵێ بەرژەوەندیەکە دەستکەوتووە مادیەکە دەستکەوتووە دڵنیا بە بەقەدەر ئەو بەرژەوەندی دینی لی ئەسێنێتەوە دەسەڵات دڵنیا بە ئەوە هیچ گومانی تیانێ دڵنیام جنابی دکتۆری شەڵا بۆەوە نەچوە بۆ ناو حیزب بۆ بەرژەوەندی ئام چووە بەڵام دڵنیا بە ئەگەر بۆ شتی شخصی بچی ئەوەندە دینی لی ئەسێنێتەوە ئەوە هیچ گومانی تیانێ چکە سبینێت دەنگدان دێتە پێشەوە ئەبێتەوە فتوای نەحەق بی سبینێ دزی و گەندەڵی و زوڵم مستەم هەیە چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ويقوم الخطباء بالكذب ويجعلون حقي لشرار أمتي فمن صدقهم بكذبهم وأعانهم على بكذبهم لم يجد رائحة الجنة بيغمر في صلى الله عليه وسلم جاري وايا هندق لخطيب وإمام وبيشنوش وأمانة أبناء بابلين برد بوش كري ظلم ودزي ودرويد صلاة أفرمي هر كسي برويان بيبقى خواهي قورا لقيامتها وايلي كاكا بني باش تشنا باش ليرة ما بصبر راسقوي أنا ما بستأيني خود بريتلة زراعات للراسقوي زنابش نموذج شيء لو أنا نب نمونەکە بەڕێز دکتۆر گەیلان و ئەوان مەسەلەن چ بن بۆ ناو پارتی چ بێن بۆ ناو یەکێتی چ بچن بۆ ناو حزبێکی ئیسلامی پێ دوای ئەو گۆڕانکاریان پێکرێکەوەی کە تەشبیهی نەبێت کە بە حەزرەتی یوسف کە 7 ساڵ قات و قڕی لە وڵاتی میسری ئەو کاتیان هێشت 32 مامۆسای ئاینی 32 مامۆسای ئاینی کەم نییە کاکەزانە 32 مامۆسای ئاینی لە هەر حزبێکە ببن بەجددی بیانێ گۆڕانکاری دروستەکەن بەجددی بیانێ من ئومێدەکەم گۆڕانکاری دروست بکەن من ئومێدەکەم ڕێگە لە زوڵم بگرن ڕێگە لە گەندەڵی بگرن ئومێدەکەم میشڵاتچکە مامۆسای ئاینی قسەی کاریگەرە مامۆسای ئاینی شتی پێیە پێت وایە لەناو یەکێتی و پارتیا ڕێگە بۆ ئەدرێ مەسەلەن 32 نەبن 302 بن زۆر قورسە زۆر قورسە چکە ئێمە زۆر جار ئێمە زۆر قسەمان کردو لەسەر مینبەرەوە ڕخنەی تودمان گرتووە قسەمان کردووە تەنانەت باجی گەورەشمان داوە بەڵام بە قسەیان نەکردوینە بە حەقیقەت قورسە لە گۆڕانکاری ئێستا لە ناو ئەم حیزبانەی کوردستانە زۆر قورسە باش زۆر باش کاکێ من کەواتە مامۆستای ئاینی بەڕێز وەکو نووسەرێک وەکو ڕۆژنامە نووسێک ینی مامۆستای ئاینی چۆن بتوانرێت ئەو مینبەرە پیرۆزەکەوەی کە مامۆستا مەلا سامان باسی کرد کە بۆ من لە هەموو حزبێک گەورەترە بۆ من لە هەموو شوێنێک گەورەترە تا ئەوەی ئەتوانم لەوێ خزمەتی کۆمەڵی کوردی بکەم چۆن دوور بێت لە ناو بەرداشتی ململانەی سیاسی بە بەیەکێتی بێ بە پارتی بێ بە هێزی ئیسلامیەکان لە ڕاستیە شتێگەیە بۆی ئێمە تۆزە بین قسەی تیا بکەم ئێمە البەتەن بابەتە حەز ناکەم مەسائلی حەزرەتی یوسف لەبەرەوەی حەزرەتی یوسف فیرعەونێکی کرد بە موسڵمان ینی چۆ خۆی داوای نەکرد بەڵکو هێنایان باش زانیان وایە هێنیان و دوایی خوا وەحیشی پێبەخشی ئەوە بوو کە ئەو خەوەی بۆ لێگایەوە واتە بابەتەکە چۆ ناو سیستەمێکەوە کە کامل سیستەمەکەی بەدڵ نەبوو ئەو ئەویست کۆی سیستەمەکە هەڵسوڕێنەوە کۆی سیستەمەکە بجوڵێنێ بۆ ئەوەی قەنەعەت بەوانیش بکە موعجزەیەک خۆڵقا کەیتەمیان بوون بە موسڵمان بابەتەکە ئەمە شتێکە باگراوندێکی مێژووی ئاینی هەیە و یەک دنیا دکتۆرا و شتی لەسەرم بابەتە هێنراوە قەزیەکە بۆ ئەمە بەڕای من ئەگەر ئەو بابەتە گەورەیە بۆ ئەم کەیسە بچووگە بێتەوە ینی ناکێت لەسەر شتێکی وە ئەو نمونە بینەوە بابەتەکەی تر ئەمە یەکەم کۆمەڵگەی کوردی لە ئێستاە زۆرە لە گەنجەکانی ئێمە لە سۆشال میدیا دانیشتون هەست دەقێکی ئاینی قورئانی پیرۆزەر زەقێگەن بە کوردیەکەی لێچێن و لێ تێگەن و لێچێنەوە چەندین حەدیثمان هەیە مامۆسای زۆر باشمان هەیە لە شارەکان چەندین مامۆسامانێ من بڕوامانە یەک مامۆسا بتوانێت کۆی هەموو سیستەمەکە هەڵسوڕێنێ لەبەرەوەی زۆر مامۆسای ترمانەیە کە خەریکن بە تەواتی بابەتەکان شیەکەنەوە لە ڕابردووە چەندین مامۆسامان هەبووە نەوەستاوە ئاینی پیرۆزی ئیسلام بە هیچ مامۆسایەکەوە ناوەستێ مامۆسای گەیلانی ژەگە بواز لە ئاینەکەشی بێنێ معجزەیە و خوای گەورە هەرگیز ئاینی پیرۆزی ئیسلام لەبەر خاتی مامۆسایەک و ئەو نەخرابە بێ ئەو معجزەیەکیشە کە هەتا ئەم ئاینە سەرەکەوێ چەندین مامۆسا هەبوو پلان و بەرنامەیانەوە بۆی ئاینی پیرۆزی ئیسلام بشێوێنن بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام معجزەیەک لە معجزەکانی خوای گەورە کە ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر گەشەکە واتە هیچ کەسێک ناتوانێت حیزبی بەعەد چەندین هەوڵیا لە ڕێگەی چەندین مەلاوە بێوێ بە ناوی ئاینی ئیسلام وەشتکە بە ناوی سوڕەتی ئەنفالەوە شتکە و هەروەها تورکیا ئەمە ئێستا چەندین بە ناوی ئایەتوانەوەن لە کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژئاوایەن لە واقعەکە زۆرێک لە دنیا لە سەڵاتدارانی دنیا ئەیانەوێ نەک ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ئاینی تر هەن دەیانوێت ناشرینیکە لەبەری ڕەنگە کۆمەلگا لە ئێستێمە کۆمەلگەیەکی مسڵمانە لێمان تەنگێت چێت لە وڵاتیش تر لە دوورگەیەشی تر بابەتیش تر هەیە کە ئینسانی پەرستی ڕەنگە بە حکمیەوەی کە ئەو
پەرستشە بۆتە شتێکی پیرۆز احتیمال لە خەڵکانە بچنە ئەو پەرزگایەوە جاخۆ هەرچی بێ بۆی بگەنە دەسەڵات ئەمە شتێکە کە ئەمە ڕوونی کەمە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە کێشەمان لەسەر ئاینی پیرۆزی ئیسلامی لە کۆمەڵگەی کوردیا باشە ناکرێ خۆ بەیانی دوو بەیانی یەکێتی و پارتی بڕوخێن حیزبی بەعز بێتەوەی ترە بڵێ مامۆسای ئاینی لەبەر خاتی بچێت دەسوڵتا بێ بە بەعسی شتیا چۆنە بێ لەبەرەوەی ئێمە منتیقانتر بین لەم بابەتەکەنەوە پارتی دیموکراتی کوردستان بەیانی ئەمڕۆ هاتۆ 32 مەلای بردووە لای خۆی چیمان بۆکە ئەی چەند وەختە کەواتە حکومی وڵاتی بە کافری کردووە بۆ یەک مامۆسای ئاینی قسەی نەکردووە تۆ تازەی بە من ئەڵێ ئێمە ئەمانەوێ بزانین باش و خراپ چییە خەڵگە وڵاتەیە زوڵمی لەکرێت و چی دانیشی ینی خەڵگە لە وڵاتەیە 20 ساڵ گیراوە بە زوڵمێ خەڵگە لە وڵاتەیە ماڵ و مناڵی لە هەولێر دەرکراوە مامۆساجان بۆ نەچووی بڵێ بۆ فلان و فیسار بۆ واکەن لەم خەڵکە من پێم وایە مامۆستا گەیلان و هەموو مامۆستا بەڕێزانێتتر کە چوونە ئەوێ دەبوایە وازیان لە کۆی سیستەمی حیزبایەتی بێنایە ئەگەر مەبدەئیان ئاینی پیرۆزی ئیسلامە دەبوایە بوویتانە هاتوین بۆ لای ئێوە پارتیژ نییە بین و یەکێتیش نابین لە مەولا لەبەر ئەوەی بڕامانە ئاینەکەمان زۆر گەورەتر و زۆر دەوڵەمەندتر لەسەران بابەتی بێم لە فاکتی ئێوە ئیشی تیا بکەم کۆمەڵگەی کوردیش کۆمەڵگەیکی مسلمانە بە بۆنەی حیزبێکەوە دەستم ناکە بە کەناڵێک و مینبەرێکەوە ئەمڕۆکە سۆشیال میدیا هەیە فەرمو قسەی جەناب خۆتی تیا بکە فتوا ئەیە فەرمو بیکە باش شتێکی ناشەرعی بینی قسەی لەسەرکە بەڵام پێدوانی ئەوانیش بتوانن گۆڕانکاری بکە لە ناو پارتیا گۆڕانکاری لەم سیستەمە عدالەت بەرپا بکەن کاکزانە منەوێ بە تەواوی هەموو هەوڵاتیان هەرێمی کوردستان بڵێم باش پارتی دیموکراتی کوردستان نەلقێکی هەیە بەنای لقی مامۆسایانی ئاینی نە مەکتەبێکی هەیە بەنای مەکتەبی مامۆسایانی ئاینی نە بۆردێکی هەیە نە کۆمیسیۆنێکی هەیە نە دەستگایەکی بەناوی ئاینی نیەتی لە ڕاستی شایەکێتیش نیەتی بەڕێزان یعنی شتێک نییە لەم جیابێ و لەو بڵێ بچێتمە ئەوە ئەگەر بابەتەکە ئەمەیە حیزبی ئاینی حیزبی ئیسلامیمان هەیە ئەمانەی هەیە من ناڵێم مامۆسای ئاینی بۆ نییە حیزبایەتی بکە من وەکو فکر بڕوام وایە مرۆڤایەتی کۆی ئازادە ئازانی لەسەر ئاینی من خۆم پیاوێکی مسلمانم باشە دایک و باوک و کەس و کارم هەمووی لەخوا بەزای مسلمان و نوێژ و ڕۆژوەگرن بەڵام بابەتەکە ئەمەیە تکایە ئیسلام لەسەرم بابەتانە بچووک مەکەنەوە بۆ خۆتان و ناشکرێ بەناوی ئیسلامە تۆ خۆتم لا پیرۆزکەی من جگەل لە قورئان و حەدیث و پێغەمبەر و خوا هیچ کەسم لا پیرۆز نییە ئەو من یەکەم ئەدی تۆ بەناوی قورئانەوە شتم پێ ئەڵێ فاکتەرێکی تۆ شارەزاتی بە من ئەڵێ بەڵام دوو ڕۆژتە تۆ ئەبینم تۆ خاوەنی هەڵێ هیچ مامۆسایەک ناتوانم بە پەرچەمی کەسی تر پێ بکەنێ ئەزانی چکە پشتم لی خۆی نبینێ بەڕێزان تویتر تۆیت کۆمەڵگە بە ڕێزانەیان هەر بە ڕێزێکی تر پارتی بۆ ناوی لە کۆمەڵ بۆ ناویەک گرتو لە یەکێتی بۆ ناو پارتی بۆ چ مەرامێکە کاکزانە من یەک قسەیە ئەزان چی سەنگەرگۆڕی لە نێو حیزبایەتیە لای من ئەگەر مەسائلە فکریە من فکریتیان نابینم بەڕاستی نایبینم ڕەنگە بەنسبەت کەرکووکەوە من جیاوازتر قسەی لەسەرەکەم مامۆستا گەیلان لە کەرکووکە مامۆستا گەیلان لە کەرکووکە ئەزانم ئازارەکانی تی ئەگەم ئەزانم پێویستمە مامۆستا گەیلانە بەڕێزان پێویستان بە چەندانی وەکو مامۆسایە چکە لە کەرکووکە کەرکووک پێویستی بە کوردایەتیە پێویستی بە حیزبایەتی نییە گەر یەکێتی حیزبایەتی لەوێ هەڵاکە وەرە مامۆستا گەیلانجان کۆبنەوە مادەم هەموو مامۆستا بەڕێزە ئاینی بە قسەی جەناب دەکەن کە بەداخەوە هەندێکیان لە سوشال میدیا پەشیمان بوونەتەوە ئەڵێ نەچوین زۆر ڕخنەش لە جەناب دەگرن بەڵام ئەوەی کێشەیەکی پێم وایە بچووکە دەتوان کۆبنەوە وەرم بۆردێکی ئاینی سەربەخۆ لە کەرکووکە ڕابگەێنن باشە بۆی کوردایەتی لێ بتەوترکەین مامۆستا گەیلانی بەڕێز خەمی ئەوەیەتی کە لێ کورسێکمان لە دەساوە بۆنەی هەڵەیەشی شێتی نیشتیمانی کوردستانەوە مامۆستا گەیلانجیان فەرموو جەنابەت مادەم کوردایەتی پێ قبوڵە واز لە پارتیش بێنە واز لێکێتی ناومە دەستخۆشی لێکم واز لە پارتی بێنە ئەتخەمە سەر و سەر چاوم بڕۆ بۆردێکی ئاینی ئیسلامی لەوێ دروستکە هەموو مامۆستا ئاینیانە با لە جەنابەت کۆ ببنەوە دڵنیا هۆی پشتیوانی لێکن دڵنیا ئەو قسەی کەم لێکم مەسە مامۆستامان پشتیوانی لێکە لەبەری مەبەستەکەمان حیزبایەتی نییە فەرموو جەنابەت ئەمە بکە لەوێ کوردایەتیمان بۆ بکە حیزبایەتی مەکە چکە تووشی ڕخ نابی وەتە من ڕخنت لێکدەم توشتە پارتی دیموکراتی کوردستان و مامۆستا جیان پارتی ڕیشی مامۆسای ئاینی سووتانوە برادەرەکانی منی سجن کردووە باشە لەسەر هیچ ئەمە زوڵم نییە ئەی باش ئەمە زوڵمە دەی تۆ مامۆسایەکی ئاینی ناو حیزبیا فەرموو بەیانی چیت پێکە پەناین بۆ جەنابەت ئەتوانی وانی بادنیانە بۆ ئازادکەی ئەتوانی چەندی مامۆسای ئاینی هەیە لە سجن بۆمان ئازادکەی کە بە هیچ بیانوێکەوە هەیە لەبەر ئەوە مامۆسای جیان بۆردێکی ئاینی سەربەخۆ لە کەرکووک گرنگە ئەگەر تۆ ئەوە دەی من ئەمە مەوێ دوجار کۆمەڵگەی کوردیش
گەنج تۆ لە کەرکوچی ئەزانە برینەکانە زۆر باش ئەڵەیەکێتی بە قسەی نەکردین ڕاوێژی پێ نەکردین مەسەلەن هەیە خەڵکی بەعسیانە هێنا پێشەوە مەسەلەن خەدە لە شوێنێکتیشا ئەکرێ بانی دووبانی بەعز بێتەوە هەموو مامۆسای ئانی بچنە سەر ناوسڵتەوە بۆ بە قسەی نەکردووە من نازانم بە قسەی کردویان بە قسەی نەکردووە ئەکریا حیزب بە ڕقدا ئەو شتی بەس نەڵم سەر بەخۆیت باڵی بکردایە هاتو دەرەوە لێچێتی وەرەقەیەکی قورسی پێ لەبەری تۆ خراپ لەگەڵ من مامەڵەت کردووە بە قسەی منت نەکردووە بردێکی ئاینی سەر بەخۆتی یەگەێنم ئەیکەمە دۆزی ڕەوای کوردەوە کرد لە کەرکک بەڵام تۆ هەڵەسی لە کەرکک ئەچی بۆ هەولێر لە پارکی سامی عەبدوڕەحمان نانەخۆی داوە دەبی یەیتەوە کۆمەڵی مامۆسای ئاینی ڕەخنەت لێگرێت چەندانی وە گەنج ڕۆژنامەنووس و نووسەری وەکو ئێمەمانان لەم پارتی دیموکراتی کوردستانە کە جناب دێتە ناوی تووشی بەدبەختی بووین ئێمام مەساجە من دانی خێر بەم هەنگاوی تویانانێ هەموو ئەزمونەخەت ئەمە سەر و سەر چاوان بەڵام لێستەوە نابێت باش بەڕێز دکتۆر گەیلان ینی ناکرا ئێمە لە هەموو مامۆستایانی ئاینی ئەو مینبەرە پیرۆزە وەکو مامۆستا لە سامانی ژووتی بە پیرۆز بەکار بهێنرێ و وەکو کوردێک بەکاری بێنین مەسەلەن کۆمەڵێک مامۆستای ئاینی هەیە ئێستا خۆم وەکو ڕۆژنامە نووسێک مەسەل دەرەوەی کارەکەم گوێیان لێگرم ینی ڕێگار ڕۆژ نەکەن مەسەلە سۆشیال میدیایەکیان هەیە ئەسڵەن جوابی تەلەفۆنی هیچ حەزبێکیش نادەنەوە چەند مقدسن مەسەلەن کۆمەڵێک مامۆستایانی هەیە من نامەوێت ناویان بێنم مەسەلەن ڕەنگە مامۆستا سامان بزانێت مەسەلەن ناکرێت ئێمە ئەوە بکەین مەسەلەن تشجیعی ئەوانە بکەین مامۆستا مەلا محەمەدی بامۆچی مامۆستا فایق شارە زوریە مامۆستا سۆرانە مامۆستا عادلە کۆمەڵەیەکن مەسەلەن چەند جوان ڕێگاکە ڕۆژ نەکەنەوە ئەمە بکرێوەکەوی کاکێ منەیڵێ مامۆستا بەڕێز دکتۆر گەیلان طبعا ڕێزمەوە بۆ چوونێکە ڕایەکە چۆن با بڵێن ئەو برایەمان ڕایەکێ بوو جەنابتیش ئەو پرسیارت کرد بە ڕایەک بە حەقیقەت ئەم ڕایانەیش نە قورئانە و نە سونەتە ئەمە لێکدانەوە و ئایا با بڵێن ترازووی مەصالح و مەفاسد دەدەی پێوی لە شەریعەتی ئیسلام و لە عەقڵ و مەنتقایە بە حەقیقەت ئێمە ئەگەر بیر بکەینەوە خۆمان بەراود ناکەین بە پێغەمبەران بەڵام دەرزیان لێ وەرەگرین نمونەیان لێ وەردەگرین ئایا بۆ نمونە من ئەو پرسیالە لە بەڕێز دەکەم بۆ یوسف عەلەیه السەلام هەر لە شوێنی خۆی گۆڕانکاری نەکرد و بۆ نمونە بانگەوازیەک بکا و نەڕوا تێکەڵاوی دەسەڵات نەبێ بە حەقیقەت بۆ پێغەمەری خوا صلی الله علیه وسلم یان سەحابەکان بار واز لە پێغەمەر بێن ئاڵێ تۆ خۆتەکەی تاشان ئێمە دەرزیان لێ وەرەگرین نەخۆمانەکەین بە هاوشانی وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە ئەمە خواوا فەرمێ بێت دەرز نمونە لە پێغەمبەرەکان وەرگرین لە ژیانیان و بە هەمان شێوە لە سەلەفی صالحمان ئەو سەحابانە بۆ هەموو بەڕاستی بانگەوازیان نەکرد بەس لەسەر مینبەرەوە تێکەڵاوی سیاسە بوون دەسەڵات بوون تەنانەت لەوانەیە تووشی شەڕ بوون ئەمانە هەمووی ئایا تێکەڵاوی دەسەڵات و سیاست و حزب نییە چونکە ئیمامی حەسەن مەقولەیەکی هەیە خوای لێ ڕازی بێ دەفەرمێ هەندێک جار هەندێک گۆڕانکاری هەیە بە سوڵتان و دەسەڵاتدار دەکرێ واتە لەوانەیە نەک مامۆسای ئاینی قورئانەکە بەخۆی ئەو تاسیرەی نابێ گۆڕانکارێکە بکات چونکە سوڵتانی دەوێ تەطبیقی کە بیکا بە یاسا بە قانون یان ئەوەتانێ مەجالی بۆ بکاتەوە بۆ ئەوەی کەوا ئەو گۆڕانکاریە بکرێ برای بەڕێزم قەزەی مەصالح و مەفاسد ئەوە نییە من بتوانم بڕۆمە ناو حزبێکەوە یەکێتی یان پارتی لە 100 هەمووی بگۆڕم با بڵێن زانایان فتوایەکیان هەیە فتوایەکی سیاسی هەر لە کۆنەوە دەفەرمونون ئەگەر تۆ توانیت تێکەڵاوی حزبێک دەسەڵاتێک ببی واتە زەرەرەکە لە 100 بیکەیتە 99 فەرزە لەسەر شانت ئەبێ بڕۆی ئەو کارە بکەی با بڵێن برای بەڕێزم ئەوە قەیدی نییە من لە مینبەری خۆمەوە ئیسکەش مینبەرمەیە وتار دەخوێنم و با بڵێن مینبەر پیرۆزترین شوێنە ئیسلاحی خۆم دەکەم بەڵام ئەوە زەرەری نییە ئەگەر جگە لە مینبەرەکە بێم یەگەڵ سیاست و دەسەڵاتی شایە هەولی گۆڕانکاری بدەم نابێ ئێمە کۆڵ بدەین برای بەڕێزم یوسف عەلەیه السەلام ئاوا بوو نوح عەلەیه السەلام 950 ساڵ سەبری کرد بەڵام هەموو پێیان توانی گۆڕانکاری بەشداری سیاسەتیان کردووە مامۆستا دکتۆر گەیلان بەشداری سیاسەتیان کردووە بەڵێ بەشداری سیاسەتیان کردووە ئەوان بەڵێ چێ سەحابەکان بەڵێ بەڵێ قوربان گیان ئەوە ئەسڵەن ئێمە چەندین کتابمان هەیە
وچەندین ڕیسالە و ئوتروحەمان هەیە السیاسە الشەرعیە باسی سیاسەتی سەحابە دەکا باسی سیاسەتی پێغەمبەرەکان دەکا ئێوە کەسی ڕۆشنبیرن خوێنەوارن ئەوێ بزانن لەو بوارە کەسێکی ئەڵێ پێغەمبەر حیزبایەتی سیاسەتی نەکردووە حیزبایەتی و سیاست چییە بەس بزانم حیزبایەتی ئەوەیەکەوە وەکو خۆی تەعالا بۆ نمونە باسی حیزبی کردووە لا ئین حیزب الله هم المفلحون چێن ئەوانن کەوا ئەفەرمێ کۆمەڵێ سیفاتیانێ نوێژەکان ڕۆژوەگرن زەکاتەکان ئەمە بۆ خۆی حیزب ئاینی ئیسلام بە حەقیقەت ئەوەی کەوا خی گەورە بە گەورەی خۆی دەزانێ بە شۆکەوتی پێغەمبەر دەبێت بەڵام یەک پرسیاری کورد هەرچەندە کاتەکە بەرەو کۆتایە دکتۆر گەیلانی ینی ئێستا لەو پەڕی دنیا بۆ پەڕی دنیا ملیۆنان کەس مسلمانە لە ڕەنگە لە هەزاران حزبیش دابش بن بەڵام یەک مثلا محەممەد درودی خوای لێبێ صلی الله عليه وسلم مثلا کە هەمووی ئەوترێ مثلا یەکێک پارتیەک لە ئەفریقا عەرەبێک نازانم چیەک هەمووی ئەڵێن محەممەد صلی الله عليه وسلم بۆچی ئەمە ینی تێکەڵ نەکراوە بە سیاستەوە بۆچی پێت وایە ئەمە ئاین حزبایەتیە برای بەڕێزم جگە لە پێغەمبەراتێکە پێغەمبەر قائیدی سیاسی بووە قائیدی بووە قائید جەیشی هەبووە دەستور وڵاتی هەبووە حکمی کردووە بەڵام پێغەمبەریشە بووە ئەوەی نەبووە با بڵێین بەڵێ سوپاس دەکەم کاتم تەواو بوو بۆی دواسەرنج وەرگرم لە میوانەکانی تریشم سوپاس بەڕێز دکتۆر گەلان دواسەرنجی مامۆستا مەلا سامان لەسەر مەسەلەی حیزبایەتی کردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حیزبایەتی کردووە یا سەحابە حیزبایەتی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەوڵەتداری کردووە سەرۆکی دەوڵەت بووە یاسای قورئانی جێبەجێ کردو دەستوری داناوە بەتاکید زۆر جیاواز بووە خی گەورەش ئەفەرمێ ئەلا ئین حیزب الله هم المفلحون ئێمە دوو حیزبمان هەیە حیزبی شەیطانمان هەیە حیزبی خوامان هەیە ئەو کەسەی کەوا حیزبی لە ناو حیزبی خوای و ڕێگەی خوا ئەگرێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول ئیطاعەی خوا و پێغەمبەر ئەکات صلی الله عليه وسلم ئەوە لەگەڵ حیزبی خوایە و وەسەرکەوتوو ئەبێ بە دڵنیاییەوە و ئەوەشی کە مەعسیەت دەکا تاوانەکە سەرپێچیەکە گوناحەکە بەڕاستی ئەوە حیزبی شەیطانە بەڵام من آخر پێیام ئەوەیە بۆ هەموو هاوڵاتیەکان بۆ هەموو مامۆسانی ئاینی سەرجەم ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی العلماء وأمناء الرسل ما لم يخالطوا سلطانا فإذا خالطوهم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم زاناکان عالمەکان بەڕاستی ئەمینداری پێغەمبەرەکانن مادەم تێکەڵی دەسەڵات و حیزب و سوڵتە نەبوونا کە تێکەڵی دەسەڵات و حیزب و سوڵتە بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوجیهمانەکە ئاڕاسەمانەکە ئەفەرمێ فاحذرهم واعتزلوهم ئەفەرمی حەزەریان لێ بکەن و لێشیان دوورکەونەوە لەبەر ئەوەی کە تۆ تێکەڵی حیزب بووی تێکەڵی دەسەڵات بووی پارەتە داتێ ئیمتیازە تاتێ ئەو کاتە تۆ فتوای بۆ ئەدەیت فتوای ناشەرعی ئەو کاتە تۆ بە قسەی پێغەمبەری خوا فەرمی بە قسەی ئەو مامۆستا ئاینیان نەمەکە لەبەرەوەی کە بە قسەیان کرد شوێن فتوا هەڵەکانیان ئەکەوی لە ئێستادا مامۆسای ئاینی نابێ حیزبی بێ بە حقیقت دوور بێ لە حیزبایەتیوە مستەقیل بێ من لە مزگەوتێکە ئیمام و خەتیبم پارتی یەکێتی تەنانەت شوعی ئیسلامی نوێژ لە دوای منەوەکە ئەگەر بێلایەن بووم ئامی ئەو خەڵکە جۆم لێ ئەگرێ دەستخۆش کاکێ من دواسەرنجی تۆ دواسەرنجی من لە ڕاستیە منیش هەمان قسەی مامۆستا سامانم هەیە من بەش بە حاڵی خۆم بڕوامانی مامۆسای ئاینی بتوانێت حیزبایەتیکە و ئاینەکەشی پەرە پێبا لەگەڵیا چکە دەستور ئەوێ بە دوو دەستور لە ناو حیزبایەتە سەما مەساگەیلان دەستورێکگەیە پێوتێ دەستوری پارتی دیموکراتی کوردستان لە پاڵ ئەوە پرۆگرامێکی خۆی کە دەستوری ئیلایی قورئانی پیرۆزەم دوو دەستورە ناتوانێت بەیەکەوە بڕۆن چکە بەرنامەیەک جیاوازە دەستوری خوای گەورە جیاوازتە ئەبێت لەژێر سوڵتەی خوای قورئانەکەدا بابەتەکەش ئەمەیە هەر ئەو ناڵێمەوە ڕوبەڕووی سیوێکی ئاببینەوە پێشتر مامۆسا گەیلان لە حیزبێکا بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە مامۆستا گەیلان و هەموو جۆرانیتی وەکو مامۆستا گەیلان سیوێکی ئابیان بە خیانەت دەزانیوە ئەمێ لە ڕووی ئاینیەک پرسیار لە مامۆستا گەیلان کە مامۆستا ئەگەر حیزبێک لە ڕووی ئاینی ئیسلامیەوە خیانەت لە خاک و نەتەوە و وڵاتەکەی بکە لە ڕووی ئاینی ئیسلامەوە چ حکمێکیە بۆ نمونە سیوێکی ئابێ سەلای تۆ خیانەت هەیەنا کە لای من خیانەتە سپاس بۆ بەڕێز هێمن کەریم کاتێ لەو بوارەوە لێدوانم نەداوە هەتا کاتێکیش لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بووە باسی ئەوەم نەکڕوەمە یەک بەڵێ دوام ئەوە تۆ ناوی دەنەی خیانەت خۆی بەخۆی خیانەت نییە شەڕکردن جارێک دەیبێتەوە جارێ دەدۆڕێ ڕادەکەی پێغەمبەری خوا ساسەم لە ژیانی خۆیان هێڵاوە هجرەتی کردووە بۆ نمونە ئەوە تۆ پرسیارێک لە من دەکەی ئەو جێڵانەی پێغەمبەری خوا ساسەلەم بۆ مەکە کە بەجێ هێڵا و هجرەتی کرد
حاشا لەو ئەتوانی بڵێ مەسەن تەشبیاتی نەبێ با بڵێ خیانەت شەڕ وایە برای بەڕێزم تۆ کە شەڕ دەکەی لەگەڵ دەسەڵاتدارێک شۆڕشەکە ڕدەگری جارێک شۆڕشەکە هەڵدەوەشێنیتەوە جارێتر دەست پێ دەکەیت هەمووی سیاست وەڵامدانەوە نیشانەی ئەوەیە کە ناتوانانی بەدەقی قورانی پیرۆزتر مامەڵە بکەیت. بەڵێ ڕێزم بۆ جەناب. سوپاس بۆ دکتۆر گەیلان تاڵەبانی مامۆستایانی، سوپاس بۆ بەڕێز هێمن کەریم نووسەر و ڕۆژنامەنووس، سوپاس بۆ بەڕێز مامۆستا بەلەسامەند مامۆستا و پێشمێش. سوپاس مامۆستا. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەش کردن. هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خواتان لەگەڵ.